سۆپای دار لە کوردەواریدا مانایەکی زۆر گەورەتری هەیە لەوەی کە ئامڕازێکی گەرمکەرەوە بێت. سۆپای دار لە کوردەواریدا مانایەکی زۆر گەورەتری هەیە لەوەی کە ئامڕازێکی گەرمکەرەوە بێت. جاران کە سۆپای دار داگیرسا تەنها لە یەک ژوورادا ئەنرا، لەبەرەوە ناچار بووین هەمووان لە دەوری زۆپاکەدا بنیشین، جاجگە لەوەی کە جەستەی گەرمە کردیتەوە پەیوەندیەکانی گەرم و گوڕتر و تۆکمەترە کرد، خۆشی و خەم هاوبەشی پێ ئەکرا. جا لە بەیانیاندا دایکمان چایەکی لەسەر زۆپاکە دەمەکرد و سفرەیەکی لە دەوری داخست، نیوەڕوان مناڵان یاریان لە دەوریە کرد، ئێوارانیش کە بابە گەورە لە مزگەوتە گەڕایەوە دۆشەک و لێفەیەکمان لە پاڵ زۆپاکەیە بۆ داخست و ئەکەوتە گێڕانەوەی چیرۆک و بەسەرهاتەکانی مێژوو بۆمان. لەمەوە کلتورە گوازرایەوە بۆ نەوەکان. جا کە گوێمان لە کڵپەی زۆپا بێ ئێستاش دێتەوە یادمان هەندێک شت لە ژیاندا ناگۆڕینەوە بە تەواوی نوێکاریەکانی سەردەم. بابزانم تۆ حەزەکەی لەگەڵ کێیە لە دەوری زۆپای دار دابنیشن و بکەونە یادی ڕابردوو.